بابم لە شێستەکان کە لە هەولێری تەڵەبە بووە لە سەقەراتی ژۆرێکی گرتیە لەوێ دووسێ کەسی دەناسی کە خەرچی ئاکرێن ئاکرێ و مووسر ئەوانش تەڵەبە بووینە لەوێ دەبنە برادەر ئەوانش غورفەچیان گرتیە یەکێ ناوی مامۆستا سوهەیب بووە ئێستاش مایە سوهەیب زێباری ناوی سۆفی بووە دایە کردیتیانە سوهەیب ناویان بام گوتی ناوت بگۆڕم یەکیش ناوی مەعاز بووە مەعاز مردیە بە ڕەحمەت بی ئەو دوای لەوێ دەناسی لەوان هەندێک کتاب و شتیان لێ وەرەگری لۆخینەوەی دەبینی نامیلکەن هی حەسەن بەنا و سەید قوتب و ئەوانە یعنی ئەوانە لە دامەزرێنەداری بزاوی ئیخوان موسلیمینن لە میسر کە ئەو کتابان دەخینتەوە متەئەسیر دەبی بە فکری ئیخوانی کە متەئەسیر دەبی دێتە ڕێزەکانی ئیخوانیا برایانی موسڵمان بەردەوام دەبی هەتا وەفاتی کرد یعنی بابم هەتا وەفاتی کرد هەر خۆی بەو جەمعە دەزانیوە ئەو گەورە بوون و پەروەردەکردنی مە و ناسین و شوورەت هەمووی دەیگو ئەمن هەمووی لەو جەمعی دەبینم هەمووی چخواوە جەمعکی مبارەکە و ئەمنی کردە ئەو پیاوە و ئەنگۆم پێگەیاند و ئەوانە ئیدی ماینەوە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان دامەزرا یەکگرتوو پێشتر ئیخوان بوو یانی دوایی بووە حیزب کە قانونی ئەحزاب لە کوردستان دەرچوو ئۆتۆماتیکیان ئەمە هاتینە ناوێ کە هاتینە ناو یەکگرتووی بابم لە دەستەی دامەزرێنەر بوو و ئەمەش تێدا بوو کە ڕاگەیاندن کراوە گوتیان وەڵی لە هەولێرێ ئوسامەی بینین باشە چکۆ لە تەلەڤیزیۆن ئیشی کردێ کاک عەبدوڕەحمانی شەر هاتە ناو یەکگرتوو ئەوش لە دەستەی دامەزرێنەر بوو ئیدی هاتین لە ڕادیۆ دەستمان پێ کرد کە عەبدوڕەحمان مدیر بوو ئەمن معاون بوو لە ڕادیۆ دەستمان پێ کرد وردە بەرنامە ئامادەکردنەوە دوای من بوومە مدیری ڕادیۆ بوومە مدیری تەلەڤیزیۆن ئەوجە برایەکانم هینە خوشکەکانم هینە بابم داهات بەرنامەی تەقدیم دەکرد خێزانم بە ڕەحمەت بی بەرنامەی تەقدیم دەکرد برایەکانم خوشکەکانم یعنی هەمووی حتا جا برادەر دانگولو دا چنانی بەرنامەی تەقدیم کات چکۆ بەس ئەو مابوو لە مارێ ئیدی ئەوە وردە ئەمە ناسراین لە ناو خەڵک لە ڕاد بە تایبەتی کە بەرنامەی ئاسۆی بەیانیانمان تەقدیم کرد لەگەر کاک شکوڵای کە بەرنامەی خێرخوازی بوو بەرنامەی خێرخوازی بوو بە هەزاران کەس فەقیر و هەژار و نەدار و بێ باوک و دایک و ئەوانە بەڕاستی سوودیان لەو بەرنامەی بینی چکۆ یارمەتی خەڵک دەهینە ئەمەش دابەشی سەر فەقیر و هەژارانمان دەکرد ئێستا برێ چی پێبەخشیوە نییە مەبەستت ئەوە بوو خۆشەویستی خەڵک ڕێزی مەبەست پرسیارەکەم یانێت گوتت ئەنگۆچتان بەخشی بوو لە بۆ کۆمەلگا کە تا ئێستاش خەڵک هەر متمانەی پێتان هەیە ئەم ساڵیش برای بەڕێستان بۆ ئەندام پەرلەمانی کوردستان خۆی هەڵبژار و ساڵانی ڕابردوو حاجی کاروان کە ئەندام پەرلەمانی عێراق خۆی پێشتریش ئەمن بوو مەبەستی پرسیارەکەم ئەوەی متمانەی خەڵکتان بەدەستهێنا و سوودی ئێوە چی بوو بۆ کۆمەلگا تەبەن متمانەکە چۆن بەدەسات بە ڕاستگۆیی بە دڵسۆزی بە پاراستنی کەسایەتی خۆمان بەبوونی بابم وەکو باگراوندێکی گەورە لە پشتەمە ئەوانە هەمووی بۆ مایەی ئەوەی کەوا ئەمە خەڵک ڕێزمان لێ بگری و متمانەی پێمان هەبی تا ئێستا ئەمە یعنی چمان بە خەڵک گەیاندیە پەیامەک پڕ لە نەرمونیانی پڕ لە هێمنی پڕ لە خۆشەویستی پڕ لە سادەیی پڕ لە دڵسۆزی یعنی ئێستاش ئەمە هەروە ڕاهاتوونیان ئێستا من ئەوە لە بەخاترین گۆ قاتم لە بەکرد لەوە بەرنامەی لەنا لە دەرێ بمبینی مەسەرەن هەر بلوزەک و کابۆیەک و پات لە ناوخەرچین لە تازیە لەگە خەڵک تێکەرین لە خۆشی لە ناخۆشی دێین دەڕۆین بە سادەی سارەکەم هەیە هیچ ئەدا پەلەمانەگەوەنی سارێکی زۆر سادە ئێستا فرشم لەوانێ دەفتەرونی وەچینەکە ینی سادەیی پاراستنی کە ساتی خۆمان بە خەڵک بەخشی سوود بینین خەڵک لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن